مانگی ڕەمەزان سەرەڕای بە ڕۆژووبوون مسلمانان تایە، سەرەڕای هەموو ئەو جوهد و توانایی ئەیان کرد کە وەکو من و تۆ بە ڕۆژوو بوون، نەئەچوون سرە بگرن بۆ شرینی و بۆ حەلەویات و بۆ خواردن و بۆ ئەمسەر و ئەوسەر و خەڵکی تهدیدکەن وڵا دەعوەتمان نەکەی عاجزە بین لێت، پێویستە دەعوەتێکمان بکەی، هەر بە زۆر خۆتەکەیتە دەعوەت خەڵک. بزانە سەیری مسلمانان کە لە تاریخا چیان کردووە لە مانگی ڕەمەزانە. لە ساڵی 2 هیجری شەڕی بەدری یەکەم بوو کە مسلمانان سەرکەوتن، ئەبوو جەهل و عوتبە و شەیبەی تیا زەلیل بوو مسلمانان سەرکەوتن. فتحی مەکە لە ساڵی 8 هیجریە لە مانگی ڕەمەزانە بوو، ئەوە بووە ئاگاتان لێبێ. موقعی بووەی لە ساڵی 13 هیجری کە خوای پەروەردگار ئیهانەی دەوڵەتی مەجووسی کرد کە مسلمانانی تیا سەرخست. فتحی ئەندەلوس، گرتنی ئیسپانیا کە ئێستا ئێمە بە لوجوو ئەڕۆین، بە زەلیلی ئەڕۆین، بە یەخت ئەڕۆین، مسلمانان ڕۆیشتن ئەسپەکانیان بردە ئەوێ ڕەحمەتی خوا لە تاریقی کوڕی زیاد کە ئێستاکەش جەبەل تاریق بە ئینگلیزی پێ ئەوترێت جیبەلتار، هەتا ئێستاش ناوی ئەوی پێوەیە. من دایکێکم ئەوێ کوڕ ئاوام بۆ بێرێ، دایکێکم ناوێ ئەوە نەشرینی بخوا ئەنجا شەکەرەی بەرزۆ بێ ڕاکە بزا لەکوێ دەرزی لە خۆی بدا. لە ساڵی 92 هیجری مسلمانان گەیشتنە ئیسپانیا، پورتوغال و ئیسپانیایان فتح کرد. فتحی عەموریە لە ساڵی 223 هیجری هەر لە مانگی ڕەمەزانە بوو. شەڕی عەینجالوت لە ساڵی 658 هیجریە بوو، مسلمانانی تیا سەرکەوتن. فتحی ئەنتاکیە لە ساڵی 666 هیجری پەروەردگار فتح و نوسڕەتی نارد بۆ مسلمانان و ئەنتاکیان فتح کرد. معرەکەی شقحەب کە لە ساڵی 702 هیجری کە زانای گەورەی ئیسلام شێخ الئیسلام ئیبن تەیمیان تیا بوو جەیشەکە، سوێنی خواروتی قەسەم بە ئەڵڵا ئەبێ سەرمان بخات ئەمڕۆ، و فتوای داوتی مسلمانان زۆر بێهێزن ڕۆژۆکانتان بشکێنن بۆ ئەوەی فەزلی جیهادەکە لە ڕۆژۆکە گەورەترە، هەرچی ئەدا لە یەک خوای گەورە ئێمەی مەحزوور کردووە، بۆیە مسلمانان لەو ڕۆژەیە سەرکەوتن. ئەمە بەشێکە لەو تاریخە و زۆری شتی تریشەیە، بەڵام پەروەردگار مسلمانانێکی ئەوێ کە بە زیکی خاڵیەوە بچنە بەردەم شمشێر دیفاع لە دینەکەیان بکەن، دیفاع لە بوونی خۆیان بکەن.